کە لە بەردەم مێزەکە دانراوە ئەبینن ڕاستە لە ڕاستیە شکڵێکە کە لە شلکی شەچێت بەڵام لە ئەسڵە وشەی ئەڵڵایە وەکو داهێنانێکە لە بواری نووسین و لە ڕاستیە خۆشنووسیدا جا چێ ئەم تابلۆ جوانەی نەخشاندۆ دروستی کردووە یان نووسیەتی خەتاتێک یان خۆشنووسێکی زۆر بەناوبانگە لە کوردستانی خۆمان بەڕێز کاکدانەدارا کە هەتاکو ئێستا بەشداری چەنەها پێشانگای کردووە هەر لە ئەم فترە کە بەڕێشمان کرد بەشداری کردووە لە پێشانگایەکی زۆر ئاستباڵا لە وڵاتی ئیمارات جا پێمان خۆشە کە خۆی زیاتر پێمان بڵێت کە ئەم پێشانگایە چۆنە چۆن بووە ئەو کەسانەی کە بەشداریان کردووە لە چ بوارگەلێکا بوون لە کام لە وڵاتەکان زۆر زیاتر بەشداریەکان بیناوە چون باسی کرد 50 وڵاتیایە بەشداریان کردو کاتە پێشانگایەک بووە کە زۆرێک لە هونەرمەندان تایە بەشدار بوون. سڵاو لەبێ کاک دانا زۆر زۆر خۆشحاڵم بە ئامادەبوونت بەخێبێتەوە بۆ کوردستانی دەست و پەنجەش خۆش بێت بۆ ئێوەی بەڕێز کە گرنگی بە بواری هونەر زۆرە دەن بەڕاستی جێی دڵخۆشی بۆ ئێمەی هونەرمەند ئەرکی خۆمانە ئەم تابلۆیە ئەو تابلۆیە نییە کە بەشداریت پێکردووە لە پێشانگاکە هەرچەند کەش و هەوای ئیمارات ئیلهامی پێبەخشی دوتت لە کەنار دەریایە ئەمە کێشەوەیە بەڵێ وایە دەستە خۆش بەجە دواتر باسی ئەم تابلۆیت ئەەکەین و داهێنانە کە تیاتەکرۆ بەڵام بە یەکەم جار باسێکی پێشانگاکە ئیماراتمان بۆ بکە بەڵێ لە ڕاستیە جێی دڵخۆشیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر منیش نەبم هەر کەسێکی تر بێ بەشداری بکات لە هەر پێشانگایەکی نێودەوڵەتی ئەمە بۆ کورد بۆ عێراق گرینگە کە لە ناوچەکە کەسێک بتوانێت بەشداری بکات لە پێشبڕکەیەکی جیهانی لە نێودەوڵەتی و بواری هونەری بوارێکی پەلکێشە ئەتوانی بوارێکی فراوانە ئەتوانی یعنی لەو بوارەیە زۆر زۆر پێشکەی و علاقات و پەیوەندی جوان دروستکەی لەو بوارە هونەریە چونکە بواری هونەری بوارێکە کە مناڵ و گەورە و هەموو تەمەنە جیاوازەکان حەزیان ڕاستە لەبەرەوە ئێمە وامان کردووە نمونەیەکی جوانی هەرێمی کوردستان و عێراق نیشان دەرەوەی وڵاتان بدەین و بە تایبەتی ئەمەی کە خوای گەورە پێداوین ئەم بەهرە جوانە لە خزمەتی خەڵکو و دەرەوەی هەرێمی کوردستانیش ئێمە بەکاری بێنین و بەجێ دڵخۆشیە بۆ وڵاتی ئیمارات کە بۆ سێم جارە بانگێشتی بەندە ئەکا لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان کە بەشداریم کرد لە پێشەنگایەکی نێودەوڵەتی کە 50 وڵاتیایە بەشدار بوو 50 شێوە کاری جیاواز هەرێکەوە بە تابلۆیەک بەڕاستی ئەمە شێوەکاری بوو زۆرتر شێوەکاری و خۆشنووسی بوو چکە ئەم دووشتە دوور نین لێکەوە یعنی نزیکن ئەکرێت مەسەلەن خەتاتێک بەشدار بێ لە مەسەلەن لە پێشەنگایەکی شێوەکاریدا بەڵام کام خەتات ئەمە گرینگە ئەوەی کە ئەتوانێت داهێنان لە ناو ڕسم و خەتات بکات ئەگەر منیش دەبم هەر کەسێکی تر بێ ئەتوانێت مەسەلەن پەرە بە بوارەکەی خۆی بدا پێشکەوێ ئەمە وای کرد کە تابلۆی منیان بینی لە کاتێکا کە ڕسمی کلیلە و ئەوەی کە بەشداریم پێکرد بوو ئێستا پێشەنگاکە تەواو نەبوو کە ئێمە قسەی تیاکەین بۆیە نەمهێناوەتەوە تابلۆکە هەر لەوێ هەڵواسراوە زیاتر لە دە لەو حەشم لە وڵاتی ئیمارات هەڵواسراوە لە شوێنە جیاوازەکان خەڵک ڕۆژانەی بینێت و ئەو تابلۆی من لە سەرەتاوەدایاننا لیژنەکە قەراریاندا کە لە سەرەتاوەدانرێ بۆ لەبەرەوەی پێشەوەی تابلۆکە بەشداری پێ بکەم لە وڵاتی ئیمارات بیرم لەوە کردەوە کە چ تابلۆیەک بەشداری پێ بکەم ڕسمی کلیلێکە نووسراوە یا فەتاح یا ئەڵڵا بەس هەدەفەکەی من لە ڕسمەکەیە زیاتر بۆ لەبەرەوەی هەموو دەرگایەک هەتا کلیلەکەت پێ نەبێ و نەیکەیتەوە شتەکانی ناو ژوورەکە نابینی ئیفتیتاحەکە بۆ پێشانگاکە بەدڵنیایی لە سەرەتاوەدایان باشە ئەم پۆتۆی وەچەند ڕسمی کلیلێ باشە بابەتێکی زۆر گرنگە کە باسی خۆشنووسیەکەیت و باسی شێوەکاریەکەیت باسی وێنەکێشان ئەتوانین بڵین هونەرێکن هاوتای یەکترن ئەگەر بتوانێت هونەرمەندەکە توانای هەبێت تەواوکەری یەکتر بێت بۆ نمونە بەشداریکردنی تۆ لەم پێشانگایە کە هەم بتوانی بە شێوازە لە شوازەکانی مەساڵان ڕابردوو جەنابەت وڵاتانی ترەچووی بۆ خۆشنووسی و بۆ خەت و ئەمانە کۆمەڵێک ڕێزلێنان و خەڵاتێ بردەوە ئەم جاریان فیدباکیان چی بوو بۆ کارەکانی تۆ بۆ نمونە کەسێکی خۆشنووسیت بەڵام خۆشنووسیەکە لە شێوەکاریە بەکارێن بەڵێ وڵایی لە ڕاستیە داوایان لێ کردوم کە ئینتاج بکەم تابلۆیان بۆ بنێرم لەوێ ساقی بکەنەوە لەبەرەوەی ئەم وڵاتە زۆر گرنگی بە خەتی عەرەبیەدا
و خەتی عەرەبیش خۆتە زانی ئێمە لە ناو وڵاتێکان کە عێراق بتێنێتەوە هەرێمی کوردستان لە ناو خەریتەیەکە پێوترێ عێراقیش دەوڵەتێکە لە وڵاتە عەرەبیەکان بتێونەتەیە ڕاستە ئێمە هەرێمێکین و کوردێکین نمونەیەکی جوانی لە ناو عێراقا و بووینەتە وەکارێکی سەرەکی بۆ پێشخستن و لە هەموو بارە جیاوازەکان لە ناو عێراقا بۆیە ئەمە ئەم خەتە لای ئەوان گرینگە و بۆیە داوایان لێ کردم کە من بەردەوام بم لە دروستکردنی تابلۆ بۆیان بنێرم بۆی ئەوان لەوێ هەم پیشانی خەڵکی بدەن و هەم ساغی بکەنەوە بڕاستی ئەمەش گرینگە یەکێ لە خاڵە هەر گرینگەکانی شێوەکار و خۆشنووزەوەی بتوانێت تابلۆکانی ساغ بکاتەوە بۆی کێشەی هەرێمی کوردستان ئەوەی لە بوارە هونەرەکان ساغ نابێتەوە ئەم تابلۆیانە ئەم شێوەکارانە بەداخەوە یعنی دەبێ هەوڵی ئەوە بدەن ساغیکەنەوە. ئێستا ئەم شوێنە کە دابین کراوە لە سلایدەکە ئەیبینین ئەمە هەر بە تایبەت دابین کراوە بۆی کە ئیشی هونەری تیا بکرێت؟ ئەم شوێنە مەمنوعە ئیشی تیا بکرێت بەڵام بە حکمی ئەوەی لە هەرێمی کوردستان و لە عێراق خەواتە بووم ڕێگەیان پێدام کە لەو شوێنە تابلۆ دروستکەم. یعنی تۆ شوێنێکی گرینگە بەرامبەر ماڵی سەرۆکی ئیماراتە ئەو شوێنە واتە بەڕێز تەنیا کەسێ بووی ڕێگە پێدرا بووی دیان هونەرمەندی تریش بوو؟ نا بەس من تابلۆم کێشا لەوێ لەبەرەوەی وان بە گرنگزانیەوە داهێنانی بیرکردنەوەی خۆم بوو کە لەو شوێنە بۆ مێژوو بمێنێتەوە ینی شتێک بنووسم و بمێنێتەوە. ئەم تابلۆێش لەوێ بەڕاستی چەند تابلۆیەکم دروست کرد بەخشیم لەوێ لێ بەخشیم لە مەطعەیەکێ لە مەطعمە گەورەکانی دوبەی هەڵواسراوە ئێستا. ئەی تەستە یەکێ لە خۆناوی خۆتی لێنی با بەدڵنیایی کە بزانە مەرکەزانن چکە لەو وڵاتانە بەڕاستی و لەبەرەوەی زۆر گرنگی ئێن بە بابەتی هەر مەطعمەکە کوردە و خەڵکی سلێمانی زۆر باشە یعنی شتی دەست کرد هاڵێشتی دەست کرد زۆر قیمەتی گرنگی و تایبەتی زۆر هەیە و ڕێزی زۆرەگرن و بە تایبەتی ئەو وڵاتانە ئەزانن گرنگی هونەر لە چ ئاستێکە. هیچ گروپێک هەیە پەیوەندیت لەگەڵا کرد دروست کرد بێ بۆی کە بتوانن هەر فستیڤالێکە بێ هەر پێشانگایەکە بێ کە تۆ بتوانی ئاگادار بیت و بچی لێ وڵای من ڕاستە خۆ کۆنتاکتم لەگەڵ وەزارەتی ڕەشنبیری ئیمارات هێرات پێشوازیان لێم کرد ئێتر خۆلەوە گرنگتر ینی بەڕاستی ینی وەزیری شانازیە بەڕاستی ئەوش پێی ئەگەڕێتەوە بۆ عیلاقاتی شخصی ئەمە گرنگە ینی هونەرمەند کەوتۆتە سەر خۆی چەندێ هونەرەکەی گرنگ و بارزە ئەوەنش دەبێ ئاگای لە عیلاقات بێ ئەم دوانە بەیەکەوە یەکە گرنەوە ئەگەر چەندێک کارەکە جوان بێ کە عیلاقات و پەیوەندیت بەهێز نەبێ ناتوانی ئەم کارە بەرەو پێشبەری بەڕاستی. کاکدانە بە قسەکەی خۆت داهێنان ئێستا زۆرەکرێ هەر لە بواری خۆشنووسیە بۆ نمونە داهێنانە کەرستەی زۆر جوان ئێستا کاغەزە ئاڵتونیەکان هەیە ئەیەن لەینەکان ڕەنگی ئەکەن یەک دنیا تابلوی خۆشنووسی جوان دروست ئەەکەن کە پێویست ناکاتەوە بۆ نمونە لە ماڵی عەرەبێکی شابی بینیت هەر کوردێکی خۆمان بە نەستەعلیقەکە بێتیان بە هەر شێوازێکی جەنابەت کە ئەزانی زیاتر نووسین بێت بینووسی بەڵام لاینە جوانکاریەکانی تیا بەکاربهێنی زۆر ئێستا ئەبینین ئەکرێت ئەم ئیشانە جا بەڕێزت تا چەند ئەمە ئەبینی لە کوردستانی خۆشمانە گرنگی پێ بدرێت؟ بەڵێ وەڵاهی لە ڕاستیە من لەگەڵ هەموو کارێکی جوان و باشم بەڵام لەگەڵ کاری تەقلیدی نیم ئەوەی کە بەڕێزت باسێکەی بەداخەوە لە وڵاتی ئێران حرفەکان دروست دەکرێت و لێرە وڵاوێکەنەوە و خەڵکێک دێ حرفەکان دانی و لەسەر تابلۆیەک و مەسەن کوردستانە یا خەریتێکی کوردستان ئەمە پێویستە کات کە هونەرمەندەکە خۆی ڕاستەوە خۆ ینی اعتیماد کاتە سەر خۆی نەکشتی کەسێکی تر و شوێنێکی تر بێنێ و هەڵی ڕژێنێ لەسەر تابلۆیەک و داینی ئەمە ڕاستی ئەوە هونەرمەندەکان باشتر لەو قسەی لێم تێگەن کە ئەمە بەستم چیانی هونەرمەندەکە خۆی هەستێ پەرە بە خۆی بدا باشترە وەک لەوەی حازرکراوێک بێنێ و داینێ و بڵاوی کاتەوە ئاسانە پێم وایە. باش ئەم شلکە چەند جۆر هونەری تایە؟ ئەمە ئەتوانین ئەمە تازەگەریە با بڵێن ئەمە شێوازی بیرکردنەوەی خۆمی ئەنی بە 100 جۆری جیاواز هەریەکە و بەنەوەیەک هەمە بە شلک هەمە بە شێوازێکی تۆپێک هەرێکە و بەنەوەیەک جارێ ئەمەوێت لە پێشنگایەک لە سلێمانی بیکەمەوە کە تا ئێستا لە سەرئاستی هەموو دنیاش دیوانەکرابێت ئەویش خۆی گرنگی هونەرمەند لەوایە داهێنان بکە ئەوە گرنگ نییە تۆ هەر تابلۆ دروستکە دەبێ بزانیت چیەکەی لەبەرەوە ناشبێت تابلۆی ئەم ساڵم لە هیپار بچێ هیپار لە ساڵانی ڕابردوو بچێ
دەبێت جیاواز بێ ئەگە جیاواز نەبێ معنای وایە تۆ بەرەو پێش نەچووی بەڕاستی ئەم جۆرە هوەرە توانین بڵێن هەم ڕسمە هەم خەتە کە سەیرێکەی شلکێکە و دانراوە بەڵام ئەگەر لی وردبییتەوە سەیرەکەی ناوی خی گەورەیە بۆ زۆر جار هەموو شتێک لەم دنیاە دوو دیوی هەیە ئەکرێ بە دیوە باشەکەی بیری لێ بکەیتەوە خەڵکەیە لەوانەیە بڵێ گوناح نییە هەموو جوانەکان بۆ خوا جوانە خوا جوانە و شتی جوانی پێجوانە بۆیە ئەمە خراپ نییە بەم شێوازە بۆ هەم تەکنیکە ئیشکین یاخوا دەستە خۆش بێت هیوای سەرکەوتنت بۆ خوازیین بە هیوای ئەوەی بەردەوامی بوونت هەبێت لانە و پێشانگەنەچکە هەتا هوەری باشت هەبێ هوەر سنوورەکان نازانێت خۆی تێپەڕە بێت و خۆی خۆی ناسێنێت ئەمە دەستخۆشیت لێکەین زۆر زۆر بەخێر زۆر خۆشحاڵ دەست خۆش زۆر زۆر بەخێر دەست خۆش